ئەوانەی کە تەمەنیان لە 30 بەسەرەوەیە ئەگەر پێویست بێ ئێمە نەشتەرگەری ئەنجامەدەین. پێشی هەموو شوێنێک کە پێویست بە نەشتەرگەریکە پێڵووی سەرەوەیە، بێگومان پێڵووی سەرەوە لە هەموو شوێنەکانی تر زووتر دەست بە چرچی دەکات، زووتر دەست بەوە دەکات کە پێستەکەی شل بێ و هەم جوانکاریە هەم لە هەمان کاتیشدا بۆ بینی و بۆ بینایی چاو باشترە. زۆرجار پزیشکانی چاو ئەم کەسانە دەنێرنە لای پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری جوانکاری بۆی پێڵووی چاویان بۆ نەشتەرگەری بکەن کە قورسایی سەرچاویان کەم بکاتەوە. اینجا یەکێکی تر لە دوای ئەوە کە پێویست بکات ئەوەیە کاتێک کە جۆڵ پیا دەبێت، بۆ نمونە خەتی پێکەنین قوڵ دەبێت و ئەو فۆڵدەی کە پێ دەوترێت نێزۆلێبیل فۆڵد لەسەرەوەی خەتی پێکەنین دێتەوە خوارێ هەتا دەگاتە جۆڵاین واتە شەویلگا. اینجا لەوێ شۆڕبوونەوەیەک یان قورساییەک پیا دەبێت کە ئەمە شۆڕبوون و شلبوونی ماسوولکەکانە. کاتێک ئەوە پیا دەبێت زۆر جار هەیە کە نەخۆشێتە لای ئێمە دەبینی دەڵێ دکتۆر ئەمن لە خیلالی 1-2 ساڵ وام لێ هاتیە پێشتروانە بووم. بەفعلی ئەو قسەی ڕاستە، ڕەنگە تەمەنی 35-36 ساڵە دەموچاوی ڕێکە کە دەبێتە نزیک 40 یەکسەر ئەو شلبوونە بە دەردەکەوێ وەکو شەدۆیەک. لەو کاتە بێگومان بەبێ نەشتەرگەری ئەم زاویە سازیە کە تون بکرێتەوە بەدەست نایەت، چونکە دەبێ ماسوولکەکان تون بکرێتەوە.